سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتووینەتە مەیدانی ئاژەڵانی هەولێر بە دوواداچوون لەسەر کار و کەسابەتی ئەو کاسبکارانە دەکەین. جەژنی قوربانە، خەڵکێک دەیەوێ قوربانی بکات. ساڵی ڕابردوو کەرەنتین هەبوو، ئەم ساڵ حەجکردن قەدەغەیە. وەک پێشبینی دەکرێت ئەم ساڵ جممەی بازار بێت. خەڵکێکی زۆر ئاژەڵی کڕیوە چاوەڕێی ئەم جەژنەیە خێرێک بکات. دەمانەوێت بزانین ینی بازارەکە چۆنە، ئەو ئاژەڵی کە دەوێت کەسێک بیکاتە قوربانی چ جۆرە ئاژەڵێک باشە. نەخۆشی تای خوێن کە لە عێراق سێ کەس بەهۆیەوە گیانی لەدەستداوە، لە کوردستان بوونی هەیە یاخود نا. جۆرەکانی سەلامەتی، نرخەکان و جۆرەکانی ئاژەڵ بۆتانی دەخینەوە. لە مەیدانی ئاژەڵانی هەولێر بەشێکی زۆر لە ئەوانەی کاسبکارن، بڵێن ئەوانەی کە دەڵالن یان ئەوانەی چەرچین کە دوو جۆریان هەیە، دڵیان خۆشە، گیرفانیان گەرمە، پڕە ئینشاڵڵا هەر پڕ بێ. ئەم ساڵ بە ساڵێکی پڕبەرەکەت بۆ خۆیان دادەنێن، وایە؟ بازار کوو بوو؟ بازار زۆر باش بوو، زۆر باش بوو. ئەوەی کە داد نابوو فرۆشتت یان؟ من هیچم نمایمم فرۆشراوە؟ باشە. لەبەر چییە بازارەکە وهایە؟ بازار خۆشە، خەرگەوسا نەشتا عەجر قوربانی زۆر دەکا. قوربانی زۆر دەکات. چ جۆرەك زیاتر ئاژەڵ دەفرۆشرێ؟ گۆڵکە، بەرخە، بزنە؟ بەران بەڕاستی زیاتر. بەرانی خۆمانە؟ بەری خۆمانن. هەمووی خۆمانن. باشە. من لەگەڵ هەندێک کەس پرسیارم کردووە حاجی، دەڵێن خۆمانە ڕەغبەتی لەسەرە. بەس پێم بڵێ ئەو هەموو خۆمانەمان هەیە؟ هایتمان لەبەر خۆشمان زیاترمان هەیە. دەستە دەرەوەش ئیستا کەشکەلۆ بەغدا دەڕوا، بۆ کەرکوب دەڕوا. خۆمانە لێرە تاویلی ئەولاد دەکرێتن، بەغدایەکان دێن، کەرکوچەکان دێن دەیکڕن. پێم بڵێ چەرچی هەیە و دەڵالیش هەیە. دەرارەکە لە بینی هەردووکمانە. فرۆشیار حیوانەکەی خۆی دەفرۆشی، مشتریەکەش حیوان لە خۆی دەکڕێت، بە چەندی بزین ڕێک دەکەی لەگەری. باشە. کە خەڵکێک دێ لە چێ دەفڕی حیوان؟ لە دەڵالی یا لە چەرچی؟ لە دەرارەکە دەیفرۆشی. دەرارەکە بینی هەردووکان دەکات، تەرەفی هەردوویان دەکات. ئێستا کامیان زۆر قازانج دەکات؟ بەخوای فرۆشیار قازانج دەکاتن. فرۆشیار زانین لە دەرارەکە بینی هەردووکان دەکاتن. عادل. تۆ دەڵاڵی وتت بازاریشم باشە. لەخوای بە زیاد بیست عیبی نییە. باشە. خێرەکە چۆنە؟ یعنی قۆڵبڕین هەیە یان نییە؟ نا قۆڵبڕین نییە، بەخۆی سعرەکە تقریبا لە بینی 100 دینار 200 دینارە. کابرا ئەوەی دەکرێت چەرچیە لێرە بۆ 100 دینار 200 دینار دەکرێت. حیوانێک 10,000 15,000 قازانج و دەفرۆشتەوە. چێ لەوانەی قوربانی دەکڕن؟ ئەوەی بکاتن کابرا ئەگەر تواناشی زەعیفی هەردەیکا، کابراکە زۆر دەوڕەمەندیش بی هەنای کاتن. ئەوانەی ئێستا لە کوردستان قوربانی دەکەن هەرچی فەقیرە و هەموو عەش تێدایە. کابرا هەیە لەوانەیە مندارەکە 200-300,000 لە خۆی خڕ کردەوە و کردیتی. ئێستا پێشی 3 ڕۆژی جیرانەش بە مندارەکەی پارەی داخیلەی بوو هات مەڕەچکری بە 15,000 دیناری بۆ قوربانی. عمریشی هات 12-13 ساڵە. کابراشی لەوانەیە 20 دەفتەری هەبی درینێتن جوانەکە چ بکڕی بە 2 وەرەقەی. پێم بڵێ بازار ئێستا چۆنە؟ ئەو سار لە ئەموو ساران باشترە. چۆن لەبەر چێ؟ بەخوای ئاشەکە بیتەوە و ئەو گەرەتینە نمایە و ئەو سار عالەمەکە ڕووی لە قوربانیە. ئێستا خەڵک زۆر دەیکڕن، زۆر بیغا دەرەجە دەکڕن. چ جۆرە ئاژەڵێک دەکڕن؟ بە قورئان هەموو نەوعەک دەڕوا، لە مار، لە بەران، لە گۆلێک هەمووی دەڕوا، لە بزن هەمووی دەڕوا. ئەوی لە توانایدا بی دەکڕی، ئەوی 10 دیناری لە ماری هەبی دێ حیوان دەکڕی. یعنی ئەگەر بە بەراوردی بکەین لەگە ساڵانی ڕابردوو چەند جار ینی زیاتر 2 قات زیاترە دەکڕی؟ برێ 3 قات، برێ 4 قات. ئەرێ وەڵڵا بەسارزەخوای بە زیادی زۆر باشە. خوا بەرەکەتی بدا. ماندوو نەبن چێ کڕیارە چێ فرۆشیارە؟ تۆ کڕیاری؟ ئینشاڵڵا لەسەر خێر. چت کڕی؟ بەردی لەم کڕی. ئەوەت کڕی؟ سەرەکەی کوو بوو؟ خۆی سەرەکەی تقریبا گران بوو لەو گرانی کردیە؟
لەگەتە ڕۆژە بەرێ فەرقیە لەگە بەیانی لەوانەیە فەرقیە یانی چەندی فەرقە وڵی لەوانەیە نزیکەی 250 تا 300 ئێستا ئەوەی چەندەوە ڕۆبایی 269,000 269,000 چەند کیلۆ دەبێەوە 69 کیلۆ باشە ئەوەی خۆمانە ئەوە خۆمانێ خۆمانەیە باشە گران بۆیان هەرزان بوو کاکە گرانێکە زانێ بە چوەیە گرانەکە گران نەبووە بەس لۆ مەسەلی ئەی بەخێ ئەوەی بەخێوە کا زەرەکە لە بەوەی جۆمە بە 260,000 نەکڕی ئێستا جۆ بە 515,000 ئێستا ئەو مەڕی بەس ئەگە هەرزاوی بە 3,000 بدەین باشترە ئەگە زوێ کارزاربی بە زوێکە نیە ئەوسارە بە فەرعادی لە پێمان بڵێ ئەو کاتەی بازار نابی هەدەرێن ئەمە زەرمانە ئەو کاتێک جمەی دێ دەبتە سێقان ئێستا پازانستیان زەر سوال دەکەم سێ ڕۆبک بوون ئێستا بوویتە 4,000 لە بە قوربانی هەموو سا لە بە قوربانی گران زەرێت یا قازانستی وڵی ئەوە خۆی دەزان زەردەی قانزان چونکە ئەوانەی کە کاری حتمەن باوەندە ئیسفادێر هەیە بەس بەو شێوەیە نییە کابرا بەو شێوە بیشانی باسکردین بەس ئیسفادێر هەیە حتمەن ینی قازانس ئەدیک و قابلە ئێستا من ئەو جۆی بە 260,000 بکڕم ئەو مەڕی بە 3 دەم قازازەکەم بەس ئایا من زۆر بە 515,000 دیاری بکڕم با بە 4,000 بدەم ئیسفادی چاکە ئەنی ئێستا مەسێک پێشە بای دەفتەرێکی خوارێستا بای دوو دەفتەری خوا ئەو سار بەعام جوێەکە گران بووە زۆر گران بووە پارەکە ئەو نەو ئایوانە تێدەگەی بە 3,500 دەڕۆی بە 3.5 دەڕۆی ئەو سار بە 4.5 دەڕوە ئەو زەکابرا ئیسفادە شتەکە یا زەرەر دەکات یان دەکات لە بەوەی مەسرفەکە زۆرە باشە ئەو چێندەریە ئەوە خۆمانەیە خۆمانێ ئێستا بۆ قوربان خۆمانە مەرغوبە یانی شەوانەی دەرەوە نانە خۆمانە زیاتر خۆمانە عالەمەکە هەمووی ڕووی لە خۆمانە کردە هەیە نازانیتن هەیە نازانێت هێلی نازانی کابراوارێ ئەوە خۆمانەیە بە سووریا سووریا دەتێ بە خۆمانە هێلی نزانێت ئەوە سووریا مامەکە ئەوەی نەئەسلیمەی سووریا باشە هەیە فێڵ بکە زۆرە کاکامەران ینی هەشتای مەدانی سووریا 180 سووریا خۆمانە ناوی خۆمانەش دەڕوە سارەکەشی فەرقی هەیە سارەکەش فەرقی هەیە ئەدیکو گرانتریش کامەران باشە کەوایە لێرە چاودێری بە ئەوە نییە چاودێری هیچ لێرە مامۆستا حیوانی نەدیتە تو زوانی سووری چیا خۆمانەت ینی خەڵکێکی ئیستقلالیەوە بکاتن نەزانی مامۆستا سی سارە خوێندی تو زانی سووری چیا خۆمانەت ئەو شارەزایی لە خوێندنێ بەس لە حیوانی کاکامەران ئەو سار کابراەک دێتن ئەو سار لۆ قوربانیەکەی دێ نازانی ئەوە سوورە بەس پێی دەرێن زانیتی دەرێت خوا سووری مەدەنێ کابراکە سوندی لە قسە دەخۆ دەرە سووری نییە ئێوەڵا سووریا سوندش دەخوا پێم بڵێ ئێستا خەڵکێکی زۆر حیوان دەکڕێ بۆ قوربانی چ جۆرە چی دەکڕێت وڵا جوانەکە دەکردن گۆلکی ئەوە 200 ساڵە دەکردن مەڕ دەکردن بازارەکە جمەی دێ وڵا باشە دەخوای بێت ئێستا ئەژەڵداری یانیش دەکڕی دەفرۆشی وڵا من دەکردم و دەفرۆش بخانیشم هەیە و هەندێکم هەیە لە ماوە دەکردم ینی ئێستا قازان لە زەرەر باشە دەخوای بەزیایە هەندێک باشە پێشتر خەڵکێک بۆ قوربان ئاژەڵەکی زۆریان دەکڕێت ئێستا شەروایان کردووە بۆ قازانت ینی لە پارەکە زیاتر فەرقی کردووە زیاتر فەرقی وڵا باشە بازار گرمەی دێ مام حاجی هاتووی بکڕیان بفرۆشی دەکڕی بۆ قوربانە ئینشاڵڵا باشە لە چێوە هاتووی لاجان دەتەوێت چ بکڕی والله بزناك بي مراك بي هەتا چەند ئیمکانێتت هەیە بیکڕی چەندی برە چەندی کاکە پارەکە لە لای تۆیە هەتا چەند دەتوانی بکڕین والله هەتا چەندی هەتا 200,000 باشە پێم بڵێ ئێستا خەریکی ئەوەی ینی بیر دەکەیتەوە ئەو حیوانی کە تۆ دەتەوێت واژەڵە هەیە خۆشتا نەدۆزیتەوە ناڵێشتا نەمدۆزیتەوە لە دوی دەگەڕێ ئێ باشە دەتەوێت چه بکڕی خۆمانە یان سووری نانە خۆمالە سووری خۆمانەی دەکڕم باشە مام حاجی فەرقی خۆمانە سووری دەزانی تۆ نازانی کورە چەند ساڵە تەمەنێکی باش وەختی خۆی لەوانەیە ئاژەڵداریت کردبێ خۆماڵەکە باشترە لە سووری بۆ خۆماڵەکە خۆمانی دێنە ئەوە هەموو دابەستەیە هەم بە زەبرێت زۆ عالەف و پرۆتینی سووریەکە ینی ئەوەی کە قوربانی دەکات
ڕغبەتی لەسەر خۆمانەیە وڵی زیاتر لەسەر خۆمانەیە بەڵام ئەخە دەڵێ خێر هەر خێرە دەڵێ خێرە ئەخە دەڵێن خێرە ئەوە مەسەلا بە پێی شەریعەتی بۆ خێری هاتی بۆ چیە دەبی شتێکی باش بکە ئەرێ تشتێکی هەتا گەورەتر بوو قەڵاوتر بە خێری زیاتر ئیش دەکەی بەخوای دێمێرە بەسکەم بەس پێم برێ ئەو هەموو ئاژەڵەی لێرەیە زۆرینەی خۆمانەیان بێگان وڵی زۆری ئێرانی و سووریا ئەگەر کەسێک بێ قوربانی بکە مەرجە ئاژەڵەکە چۆن بیت مەرزازە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرێ جێی نەبڕابی جێی نەبڕات کۆرە نەبی شەل نەبی سەقەت دەبی قەڵەو بی ئەگەر زەعیبی بەکەری نایە زەعیبی بەکەری نعم بەرێ شەل نەبی کۆرە نەبی سەقەت نەبی ددانی نەکەوتوبی مرض چاوی ئاگە ددانی سێ چارەکەتووی نابی ئێستاوەی تۆی چیەوە ئەوەی منەوە بزنا عیبینە چ بەڵای نییە نە کۆرەیە نە شەڵە نە سەقەتەی بەڵایشی نیە دەبی لۆ قوربانی عیبینە مەزموت بی ئابەت چارەی نابی ئەوانەی کە شەل و کۆر و ئەوانن ئێستا لە ژێژنی قوربان گۆشتەکەیان هەرزانترە یان هەرزانتر گۆشتەکان ڕگەرزانترەوە دەبن بۆ قەسابخانە ئەیفروشن لێرە دەیفرۆشن بەڵێ باشە خەڵکێکی زۆر لێرە سەر دەبڕیان دەباتەوە ماڵەوە بەخوای زۆرترین عالەمەکە دەیبات تۆمار دەری ئیستراحەت دەکەم لەمارە لەبەر چاوی خۆم دەکوژمەوە باشترە بەری قەسابێک بە چەند سەر دەبڕێ وڵا قەسابەیە جوانەکە بە وەرەقەش دەکوشتەوە $100 لەم شێوەیە ئەمانە بەخوای پارەکەوتۆ بەخوای پارەتۆ بوو گۆتت چ براکەم ئەزمانیە برام ئەزمانیا دەری بە وەرەقەشی بە 8,000 بە 7,000 سەر دەبڕم دەکەم بەرێم دوکانم هەیە لە سبێنەوە دەگەڕێم حیوان زۆر گرانە بەڕاستی حیوانی خۆمان ئی خۆمان بە تایبەتی چەند گرام بووە زۆر گران وڵی کیلۆی 500-750 هاتە سەری ئەو گرام بوونە ینی نۆرماڵە یانیش استقلال هەیە خەڵکی وەڵاهی ئیستیقلال هەیە چۆن بەعزەکەیە دای کردیان دەیەوێ گرانی دەکەن بەعزەشی نارێم هەموو بەعزەکە زۆرێک زیاتر داواکاری ئەمن قەساب بەرخ و جیسم زیاتر لە مێشە لێرەیش دەکەی چەند داری قەساب تقریبا لە ساری هەفتە قەسابی چەقوەکە تیژە بەشەڵڵا دیکو باشە لە جەژنی قوربان هەر کەسێک کە سەر ببڕێ دەبێت چەقوی تیژ بێت طبعا بە چەق و کۆر بەکەلت ناگوناحکار دەبێت خۆی سونەتە دەبێت لە جێشی بسم الله بکە الله ئەکبەر علی الله ئەکبەر ئەوە شرعەکەش دەبێت چەقوەکە دەبێت تیژ بی دەبی زۆر جوانی بیبەستیەوە زۆر بە جوانی ئاگاد لێبی بە بەنج و منج حرامە بەنج لەبەرەوەی ئەو حیوانە بێهۆش دەکات دەبڕ هەموو بەیتەرەکانی بگەڕ بدەنێ قەترەت دەدەنێ لەبەرەوەی هەر ئافرەتە عملی هەبیتن ئەو جوانەگایە ئەو بەنجەی لێدە ئەو عملی فرەت داوافرەتە گۆشت خەتەرە بڕۆتە هەر ئافرەتێک ئەو گۆشتەی دێ خێرەکە دەبێتە شەڕبی پێ دەکات يعني هي بنزين بري بري نخلو بفرسنا هي قصاب هي بري أنا والله ببطل اللي برشة لجوانا كذا جالس بتشرق عم شارق عميل ده أو إيش شكرافة أنا والله أو جوابها شو خلاص تبيني كاميرا بخوز زميلي لمنيتو بنزكي لقي فاني تي بنجي دينيتن بنزكي دون سرق عميل ده لبوا خاطي وي بركير بيتوا بنزكي شيء ده كنترول كرني حيوان فني ده أنا 450 كيلو جوانا قاعد دين ما قبل عبزلين بس بربوعة بعض زلان برنامجته. متى نتوه السنة؟ بعمدو كسيني أو بريسيا كسيني زياتني. سندي وردقرن. بقى ست ما وقتيا ورقة ما وقتيا نوت ما وقتيا أو جيد زاني. لەگەڵ هاتنی جەژنی قوربان بێگومان بازاری ئاژەڵان مەیدانی ئاژەڵان جمەی دێ لە خەڵکێکی زۆر هەرچەندە چەندین نەخۆشی جۆر بە جۆر ئێستا بە تایبەت کۆرۆنا لە عێراق باوە بەڵام باس لە تای خوێنی ئاژەڵانیش دەکرێت کە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ بەپێی ینی ئاماری وەزارەتی تەندروستی عێراق تاوەکو ئێستا 3 کەس گیانی لەدەستداوە 10 کەسیش ینی هەڵگری ئەم نەخۆشیە بووە. من لەگەڵ یەکێک لە دکتۆرەکانی ڤێتەرنەری کە لێرە ئەوەی هەیە نێرینگەی هەیە دەمەوێت بپرسم بزانم ئەم نەخۆشیە لێرە باوە باو نییە سەری هەڵداوە سەری هەڵنەداوە هەندێک پرسیارت کەشی لێ دەکەم. دکتۆر سڵاوت دەبێ ماندوو نەبێ قسە لەسەر نەخۆشی تای خوێن دەکرێت لە کوردستان ئەمە سەری هەڵداوە یاخود لە مەیدانەکەی ئێوە تا ئێستا هیچ حاڵەتەکی ئەوها ڕووی نەداوە
تۆماریش نەکرایە لێرەیە تا ئێستا حالەتە چۆهانە ینی ئەوەی بۆ لە عێراق بووە لە عێراق بۆ تا ئێستا لێرە الحەمدوللا لە خۆی بەزیاد بێت تا ئێستا ڕووی نەداوە باشە ئێستا خەڵکێکی زۆر دەیەوێت قوربانی بکە ناشزانی ئەو ئاژەڵە نەخۆشە یاخودنا دکتۆر پێم بڵێ ینی هاوڵاتی چی بکە خێرکەر چی بکە بۆ ئەوەی بزانانی ئەو ئاژەڵە نەخۆشە یاخودنا نەخۆشە ئاژەڵەکە دەبی زیندی بیا و حیوان نابی هیچ نەخۆشیەکی لێ دیاربی کە زندیەکە چییە دوای دیارە حیوانەکە قیتە حرەکەی جۆلەی هەیە گەشە چاوی دیارە لە چاوی و لە حرەکەی گەشە جوڵەی ئەی باسی تا دەکرێت تایەکە دەستی لە جێی دەداتن تەماشای ناو چاوی دەکاتن ئەگەر تای لێیە ناوچاوی سۆر هەردەگەڕی سۆر هەردەگەڕی بەڕێ دکتۆر ئەگەر نەخۆش بێت جایزیش نییە بۆ قوربان بەکاری بهێن ئەکید بەخۆی لە ڕێی شەڕاوکە وەکو جەنابەت گوتت نابی ئەو حیوانە دەبی ساغبی هیچ مشکلی نییە نەشەلەیە نە حتا جێشی نابی جێشی سەر ینی جێ بڕاوی ئەی هەندێک قەسابێت دەرزی لێ دەدا بۆ ئەوەی زوو حیوانەکە کۆنتڕۆل نابی ئەو دەرزیانە غەرەتە زۆر کەس هەیە دێتن داوای دەرزی تەخدیرە بەنجە داوای دەکات نایدەینی چکاوە بەس لە عملیاتە زۆر باشە ئەمن ڕێنمایەکیت کرد کەش دەدەم ناچارم ینی ئەو شتانێکە گرنگن بۆ ئێوە هاو نیشتمانیانی بەڕێز من زیاتر سەرنجی ئەوەی بخەمە سەر دکتۆر دەڵێ هەر قەسابێک هاتە ماڵەکەی تۆ ئاگادار بە دەرزی بەنج لە حیوانەکە نەدا چونکە زیان دەگەینێ بە گۆشتەکە بە خواردنەکە ئەمە یەک دووەم ئاژەڵی خۆمانە باشترە لەبەر چی لەبەر ئەوە نییە ئەوە لە سووریا هاتووە خوا نەخواستم ینی قسە لەسەر ئەوە نییە ئێرە بازارێکی ئازادە چه ئاژەڵک دێ بابێ بەڵام ئەوەی کە ئەمە قسەی لەسەر دەکەین تەندروستێکەیە ئەو مەسافە دوورە چەندین کیلۆمەترە کە حیوانێک دێتە کوردستان لێرە کاکی کاسبکار کە ئاژەڵداری دەکات لە ڕێگا ئەو ئاژەڵە ماندوو دەبێت کە ماندوو دەبێت دەینتە بازاڕیش لێرە دەبێت ئاژەڵەکە جوولەیەکی باشێ بچکەوە شریعەتی ئیسلام داوای لێ دەکەن نەخۆش نەبێت ئەو چی دەکە دەرزێکی لێ دەدا بە شێوە لە شێوەکان ئەکتیڤی دەکە کە ئەکتیڤ بوو لە کۆتادا ئەو دەرزێش زیانی دەبێت بۆ ئەو کەسانەی کە گۆشتەکە دەخۆن دوات. کاکە ماندوو نەبن پێم بڵێن بازاری ئێوە چۆنە گۆرکە لەخوا بەزار بازار زۆر خۆشە چۆنە بازار شار زۆر خۆشە چۆن ئەو شار ئەوینا عالەمەی ناستە عازی پارەکەی دەکاتە قوربانی گۆشت جوانەکە پێ دەکات قوربان دەکاتە خێر بەعامیش بە عالەمەش خۆشە وەڵا لەخوا بەزار باشتر ئەوە ئێستا بە 38 دینارەوانە لۆ قوربانیە 38 دینار 38 نییە بە پارەی سویس بە پارەی سویس باشە تو پێم بڵێ ئەوانش گۆشتی بە 36 دیناریە 36 ئەوە 36 ئەوە بە 36 عینە دەرەجێک ئەوە بە 36 گۆشتی قوربانیە ئەوەش گۆشتی بە 36 چ فەرقیانەیە هیچ فەرقی نییە بەس ئەوە قوربانی ئەو نشکاندیە ئەوە شکانتی بەخش ئەوەی گۆشتیان گۆشتە ئەوانە ئەوەی گۆشت ئەو لە قوربانی نابی باشە لۆ ئەم بۆ بە پارەی سویسری معاملە دەکات مەیدانی دەکات چەند هەزاری خۆمان چلۆ سیوەش دەکات 5700 دیناری ئێستای عێراقی باشە خەڵک ئیمکانەتی هەیە لەخوا بەزار باشە چێن ئەوانەی کە دەکڕن وەڵام شتە زۆر بەزۆی دەوڕمە دەکەن فەقیرەکەش دەکڕن فەقیرەکەش دەکڕن دەزای مەلا سەرێ مەلا دەرەگەی پارە یەک کارڕە بوو لە مارە نەکرد نێش جێژنش ئەرێ وڵا دەرێ نێژەکەش مەکەم قبول نییە بەرەکەتەکەی تێدایە خۆمە تێدایە بە عالە بۆ فەقیش نییە بۆ دەرمەش بڵێن ئاژەڵەکی لەم شەوە ئەوە ناوی چێوە ئەوە جوانەگە جۆرجیەوە جوانەگایەوە ئەوە جوانەگە ئەرمەنیە ئەرمەنی جوانەگایەوە ئەرمەنی بەس داوەستی خۆمانە 8 مانگە لێرەیە گوتی کردیتوانە کوردی بە شەردی عەلیتامی گۆشتی خۆی لە بدە زۆر باشە پێم بڵێ ئەوە چەند تەکلیف دەکات کەسێک بیکڕێت 2 ملیۆن 2 ملیۆن هەتا دوو ڕباچی هەتا سێش هەیە هەتا سێ دەڕوە یعنی 500 کیلۆی پارە چەند دایدێ ئەمە 36 دینار دەدرێت بە 36 و نیو گرمەی بازارە وەکو دەبینی بەشێکی زۆر
لە کاسبکاران باسی لێوە دەکەن زۆربەی زۆری ئاژەڵەکانیش قسەی زۆر لەسەر خۆمارە دەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاژەڵی جۆرجی هەیە جۆرجی هەیە ئەرمەنی هەیە خۆمانە هەیە هەمووی دێت بەڵام وەکو خۆیان دەڵێن 8 مانگ 6 مانگ 5 مانگ پێشتر فرۆشە بێغان فرۆشە گۆشت و قوربانی بەڕاستی ماشەڵای دێت ماشەڵای ئەرە وەڵای زۆر فرۆشە بێعیسە گۆشت ئێستا جیرفاتان گەرمە زەنی ناوەڵا ئەو ڕاخەم کرێ بەخۆی وەرەکە بە 120 بوو وەرەکە بە 120 بوو ئەلعانەکەم پارەی خۆی ناگرتەوە کەمەوە دۆلار ئەرە خەلعال دۆلارەکە بە سەد واساتۆ وارێ على تمشي دوازي في بريتها بس هذا زي بينهم هاتي 500,000 500,000 هذه انا عاطف في كاميرا زوجي 1 مليون ونص خارجه بس علف بەڵام بێتوایە بەس هەندێک قازانجی باش کردو هەش قازانجی کردو هەموو باشە ئەوەی بینیتان ئەمە مەیدانی ئاژەڵە بس علفەکە علف گرانە ئەمە مەیدانی ئاژەڵانی هەولێرە وەکو بینیتان ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو خوا بە زیادی کە کڕیارێکی یەکجار زۆری بەڵام ئەوەی کە من دەمەوێت لە کۆتادا بە ئێوەی بەڕێز ڕابگەینم ئاگادار بن ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوە دێن ئەو بابەتێکی دکێ ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوە دێن یعنی هەفتەیەک بەر لە ئێستا دەڕۆژ بەر لە ئێستا بەشێکیان ماندوون دەرمانی لێ دەدرێت بەڵام ئەوانەشی کە دەرمانیان لێ نەدراوە دەرمان بەکار نایێنن یان ئەو قەسابەی کە سەر دەبڕێ بەنجی لێ نادا ئەوانە گۆشتێکی باش و پاکن دەکرێت بۆ جەژنی قوربان ئەم خێرە بکەن و ئومێد دەکەین لە داهاتووشدا بەردەوام ئەو بازارە گرمەی بێ و ژیرفانی ئەوانەش گەرم بوو تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت